ئەوکاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر هەم لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان، هەڵبژاردنی سەرۆکۆماری لە تورکیا کەوتە دەوری دووهەم. هەردوو سەرۆکی هەڵبژاردنەکان ئەوانەی وا بخۆیان سەرەکی ترینی ئەو کاندیدانە بوون، نەیانتوانی 50% ڕێیەکان بەلای خۆیانە ڕابکێشن و بە پێی یاسا لە تورکیا ئەگەر نتوان 50% ڕێیەکان بەلای خۆیانە ڕابکێشن ئەکەونە دەوری دووهەم. ئەوڕۆ کە ئێستا و بەرنامەیە زەب دەکەین، ئەو انتخاباتە لە ئارادایە و خەڵک خەریکن ڕێیەدەن. تەبعەن ئەو بەرنامەیە ڕۆژی یەکشەمبە زەبت کراوە، بەڵام ڕۆژی دووشەمبە بڵاو بێتەوە. بۆ پرسی مەسەلەی سەرۆکۆماری و بەحسی سیاسی لە دەوری ئەم مەوزوعە، هەروەها پێناسەکردنی زیاتری ئەو کاندیدانە وەکو ڕەجەب تەیب ئەردوغان و هەروەها کەماڵ ئایلیچ ئۆغلو پێمان خۆشە لەو بەرنامەیەدا داوەتمان کردووە لە میوانانی بەڕێز کاک کوردۆ باکسی، ڕۆژنامەوان و نووسەر، و هەروە کاک ئەحمەدی ئەسکەندەری، نووسەر و شرۆڤەکاری سیاسی. بەخێر بێن بەڕێزان بۆ بەرنامەیە. گەلێک سپاس. زۆر سپاس و سلااو بۆ کاک دۆستی هێژا کاک کوردۆ باکسی. سلااو بۆ وا هەمووە کاک ئەحمەد و بۆ بەرنامەی. زۆر سپاس. با پرسیارەکەم لە کاک ئەحمەدەوە دەست پێ بکەم بۆ جۆرەی کە بۆ خۆشی ڕایگەاندووە شاید ئەو نتوانێت تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بێ، بەڵام هیوادارین تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بێ. کاک ئەحمەد، پێم خۆشە پرسیار بکەم کە بەڕاستی چیەوە ئەوەندە تورکیا لە ئاسی نێودەوڵەتی لە هەموو تەلەڤیزیۆنەکان لە ڕۆژنامەکان باسە، ینی هەڵبژاردننی تورکیە گرنگیەکەی لە چیایە؟ ئەگەرەکرێت لەو بابەتەوە بە کورتی بۆ بینەران قسەیەکمان بکەن. سەرەتا پێم خۆشە شتێک لەسەر کاک کوردۆ باکسی بڵێم. کاک کوردۆ باکسی کە دۆستێکی نزیکە، نازانم چەندە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئاشنایە، بەڵام کاک کوردۆ جگە لەوە کە چالاکە و ژۆرنالیستێکی بەناوبانگە لە سوێد و لە ئاستی ئەوروپاش، کتێبێکی دەرکردووە بە تازەیی بە زمانی سوێدی بە ناوی ئێنداست دەن سۆم ئەر تورک ئەر لیکلیک، واتە تەنها ئەو کەس، ئەمە لە ناو گوێمە دایناوە، واتە تەنها ئەو کەسەی کە تورکە خۆشبەختە. ئەم کتێبە دەنگدانەوەیەکی زۆری بووە لە ڕۆژنامەکانی سوێد و لە میدیای سوێد، زۆر دەنگی داوەتەوە. من خۆم لە یەک دوو کۆڕ کە کاک کوردۆ ناساندویەتی کتێبەکە بەشداریم کردووە، کتێبەکەم خوێندووەتەوە، بەڕاستی دەستخۆشی لێ یەکەم و هیوادارم کاک کوردۆ کتێبەکەت بکرێ بە کوردی، چونکو پێویستە هەم بە کرمانجی هەم بە سۆرانی. ئەوە ببوورە کاک مەحیاوە بە پێویستم بۆ ناساندنی کاک کوردۆوە، بۆ ئەوەی کە ئەو کەسێکی زۆر دیارە لە میدیای بەتایبەتی سوێد و سکاندیناوی. دەزانی تورکیا هەڵکەوتەیەکی زۆر تایبەتی هەیە لە بینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپا. وەک دەزانن ئیستانبول هەمیشە دەڵێن بەشی ئاسیایی ئیستانبول یان بەشی ئەوروپایی ئیستانبول. ئەم هەڵکەوتەیە وای کردووە کە گرنگیەکی تایبەتی دراوە ئەدرێب لەباری سیاسی، ئابووری و استراتیژیکەوە بە وڵاتی تورکیا. تورکیا دوای ڕووخاندنی ئیمپراتۆری عوسمانی تەبعەن شکستێکی گەورەی خوارد و بەداخەوە ینی پەیمانی لۆزان کە ئەم ساڵ دەبێتە 100 ساڵ، پەیمانی لۆزان وای کرد کە تورکیا وردە بەدەستی ئاتاتۆرک بوو بۆ تورکیا کە ئێستا هەیە. بۆ دەوڵەتە گەورەکان، بۆ ئەمریکاش و بۆ سۆڤیەت پێشوو زۆر گرنگ بوو کە تورکیا بەلای خۆیانە ڕابکێشن. بەڵام ساڵی 1952 تورکیا بوو بە ئەندامی ناتۆ. وەختێ بوو بە ئەندامی ناتۆ، ئیتر ئەوە بوو بە پێگەیەکی زۆر گرنگ، نەک هەر بۆ ئەمریکا بەڵکو بۆ هەموو هێزەکانی ڕۆژاوا، ینی هەموو هێزەکانی ئوروپاییش. و ئەمە وای کرد کە بتوانن بەرامبەر بە سۆڤیەت لە زۆر شتا بوەستن.
بەڵام ئەو دەوڵەتی تورکیە کە ئەتاتۆرک سیستمێکی سێکولاری دانابوو هەرچەند کە کوردۆ باشترە زانێ زۆر کەس پێیان وایە کە لە ڕاستیدا زۆریش سێکولار نەبوو ئەگە کتێبەکانی عەزیزی نەسین بخوێنیتەوە دەزانی کۆمەلگای تورکیە جۆرێکی تر بوو بەڵام بە هەر حاڵ دەوڵەتێکی سێکولاریان دانابوو و ئەرتەش ڕۆڵێکی گەورەی بوو ئەردۆغان 20 ساڵ لەمەوبەر هات هەمووی گۆڕی کردوویەتی بە دەوڵەتێکی ئیسلامی و کردوویەتی بە بنکەیەکی گەورەی ئیخوان الموسلیمین بەڵام بۆچی ئەوەندە گرنگە تورکیە لەبەر خاتری ئەوە کە لەگەڵ قەتەر بە تایبەتی و لەگەڵ وڵاتانی کەنداو ئێمارات و عەرەبستان و ئەوانش پەیوەندی زۆر نزیکی ئابووری هەیە خۆی بە گەورەیەکی برا گەورەی دنیای ئیسلامە زانێ دنیای ئیسلامی سنی و هەروەها پەیوەندیەکی زۆر نزیکیشی لەگەڵ ڕوسیە بووە و بە تایبەتی لەوەتی شەڕی ئوکراین دەستی پێکردووە ڕۆڵی تورکیە گرنگتر بووەتەوە ئەندامبوونی ناتۆ وای کردووە کە تورکیە ئیستیفادەی لەکە بۆ ئەوەی کە فشار بێرێ بۆ سەر ئەمریکا و بۆ وڵاتانی ڕۆژاوا ئێستا وای لێ هاتووە کە لە باتی ئەوە کە تورکیە کۆمەکی ناتۆ بکە تورکیە مشکلە بۆ ناتۆ دروستەکە نمونونەکەی لە ئەندامەتی فەنلاند و سوئێدا بوو کە بینیمان چیان لێ کرد و چۆنی لێ هاتووە بۆیە وەزعیەتی تورکیە وەزعێکی زۆر زۆر ئیستیسناییە زۆر تاقانەیە لە منتەقە و هەڵبەت ئەبێ ئەوەیش ڕابگەێنین بەڕاستی لە کتێبەکەی کە کوردووە باسی ئەردۆغانەکە ئەردۆغانیش سەر کۆمارێکی تاقانە و ئیستیسناییە یعنی دەسەڵاتێکی پەیدا کردووە کە دەتوانێت هەم لەگەڵ وڵاتانی ئیسلامی هەم لەگەڵ رووسیە هەم لەگەڵ کۆماری ئیسلامی ایران کە شیعەیە دیکتاتۆریەکی شیعەیە هەم لەگەڵ تالبان هەم لەگەڵ ئەمریکا و ئوروپا لەگەڵ هەمویان پەیوەندی بووە بەڵام بارودۆخی ئابووری زۆر خراپە خەڵک زۆر ناڕازین و ئێستا لەژێر دەسەڵاتی ئەردۆغانە بەشێک لە کوردستان داگیر کراوە نەک هەر کوردستانی باکوور بەشێکی باشوور تورکیە داگیری کردووە بەشێکی ڕۆژاواشی داگیر کردووە یعنی هەموو ئەمانە ئەگەر لە لای یەکەوە دایبنەی تایبەتمەندیەک ئەدا بە ئەردۆغان و بە تورکیە کە ئەگەر ئەردۆغان نەمێنێت لا بچێت ممکنە ئەم معادلاتی ئەم ناوە هەندێک ئاڵوگۆڕی بەسەردا بێت بەڵێ زۆر سپاس کا کوردۆ ئێوە بۆ خۆتان لە بابەت مەسەلەی سیاسی لە تورکیەوە ئاگداری زۆرتان هەیە پێم خۆشە بزانم وەزعیەتی سیاسی تورکیە لە چه ئاسێکدایەوە بە تایبەت وەزعی کورد کە بەشێکی زۆرە لە تورکیە و ئەتوانین بڵێن لە ئاسی نێودەوڵەتیش دەنگدانەوەی زۆری بووە بەهۆی ئاڵوگۆڕی سیاسی لە تورکیەوە لەو بابەتەوە وەزعیەتی سیاسی تورکیا گەرەکرێ کورتە باسێکمان بۆ بکە جا دوای دیان سەر پرسیارەکان باش جان سپاس دەکەم و سپاس کاک ئەحمەد بۆ باسی کتێبێمان کردەوە توژی دۆستێکی هێژای و گەلێک خەباتی خۆشتێکی لە سوید دەستخوازم میژی بێژم بەریها تشتی ئەو دەنگدان و ڕۆژنامەی ئێکۆنۆمیست گوتیە لە دنیایەدا ساڵا 2023دا دەنگدانی هەری گرنگ ئەو دەنگدانان کوتی لە تورکیا ئیرۆشێ دەبێ ئەوە معنا يجبركو إيرو دولتا تركيا تقراري خبدا خلق تركيا عم بيجن خلقين نكو خلقين نتوين كو هنا الور بلغارا خبدا انت تركيا بري خبدا آسيا وبوتين عنجي بري خبدا أوروبا وكي ولاتك أوروبي بمينه جبوي كردا عنها روشا كردا الويدري قالكي خرابة ومقابل دنگدانا داويدا كرد سطا نهجي دنگ نگرتن نجي حمو بارلمنتو يعني حمو دنگدانا كوچيبون الويدري توزاني بارتيا HDP نكاربو ياسا أردوغان وهاكذا قرا حمو برياري كان لتركيا خستية دستي خواه شخصي يعني خستية بدني خواه مشابه يعني مثلا دادي حمو دستي ويدا بتلفوني كده اجي SMS دنشير واتساب دبيجا كاك احمد اسكندري 10 سال جزا بدني وخلاص بوچو دوای ونی پیدا بکن روزنامه حمو خستیه دستی خو تلویزیون حمو ستا نوت و 5 خستیه دستی خو ادوی باوری ده آنها تشتکی انترسان شی بو کو دنگدانا هانه گلکی تایبتیه دنگدان çünkü ya tura awliyan bejin yani de jaraditer abari çağ bejin خلی یکم دوری یکم او دما یا کردا زور şeytan kirbul و دخواستم بيجن كرد خرابن و ولاتي تركيش دستي مدتشا اگر ودنگي خوندت نما حموتشتو
وإقتصادية تركيا جالك خرابة بس دي ساخل دنگی خوش بۆ مەسەریک و کورد حەقی خۆ نەگرن دەنگی خۆدانە ئەردۆغان ئەو یاژی ڕاستیەکە و بەریار تشتی 1975 تورکیە دیار بوو کو هەمووان پارتیا بدی هەب یعنی نەکو ئەم بێژن نیژات پەرست لێ ئولترا تورکیزم پان تورکیز دەرکەتن یعنی 1975 تورکیا دەنگی خۆدا حزبێ ڕاستێ حزبێن کو چخواست دژێ کووردا بن و چخواست تورکچی بن دەنگی خۆدانەوان ئەڤژی جارە یەکەم دی تاریخا تورکیەدا دەبێت یان شتێ gelek gorandirê mezin çêbûn û diyemîn Kurd em nizanim çima dengê xwe zêde nedana partiya HDP HDP hat girtin tu zanî 13,000 insanê wan ê siyasî aktiv girtin zindanan ewan ji bo Erdogan gotiye eger ez wî partî qedexe bikim belkî dengê xwe bidin min ew Kurd jî mecbûr Kurdê me fêr bûne wextî partiyekî datîn yekî dî ekstra heye hazir li ber destê me her tu partiyekê tiştê wan hemû dibinî de dimeşin nava du rojada dikarin yani tecrübe mixabin ev ya jî yani trajediyekî Kurdaye yani lê hemû navekan û tişt diyarin yani ji bo wî mesela tik şarj bin çawa hûn dikarin nava du roj de partiyekî nûkûnî her tiştê wî sembolê wî ew wî hemû û kongrê xwe çêdikin yani hemû bajar jî bi dijîtal zû kongrê xwe çêdikin çiqas demokrasiyê ew nizam lê mecbûrî ew e yani ev jî ew e trajediyekî me yani em daîm partiyekî hazir heye yani cebka me de tiştekî dibe ji ber ku ana yasaya Tirkiye qedexe dike ew anha ew çima rexne hat gotî çima hinek ku Tirkiye demokrat xistine lîstê xwe em naxwazin ku kandîdê Tirkiye hebe xwedê giravî em dengê xwe ji bo wî nadin hinekî wisa gotin li ew dî jî em ji bîr nekin ku mesela li Tirkiye welatekî tu nikarî tarîf bikî yani ev welat ticar nebuye welatekî normal ticar nebuye welatekî demokrat ji ber ku kesên ku li wir dijîn mana hem welatî nizanin çi ye yani citizenship yani ew xwe ji bo û yek jî dibêjin em zarokê Osmanî ne em taybetî ne hatine dinyayê em xwe gelek xwe mezin dibînin lê mesela anha sê şertê gelek girîng hebûn ji bo ku Erdogan dengdar hûn da bike yek zelzele çîbû zelzelê de gelekî insan jiyana xwe destan û ew ciyê ku zelzele lê çîbûn herî zav li Tirkiye yani hema bêje ji xeynê behra reş ew welatê ku Erdogan hatiye dinyayê lê em bêjin ji xeynê wê dirê herî zav ew ya deh bajarên ku dengê xwe didine Erdogan zelzele golya wî çîbû heta ez dikarim hinek tişta jî bi Kurdî bêjim ji were ew xeta zelzele ku hat yani ciyê ku HDP lê heye Kurdê baş lê hene li wir hiç neket yani rast û rast ew jî ku dengê xwe didin AKP an jî cihadiyê ku hatine ji İdlib yani ew ku hatine ku heta ez dikarim wî jî bêjim yani ew kampê ku çêkirine ji bo wan yani li wê derê Sadat heye rêxistina wekû Wagner Erdogan ew kampê ku li wir çêkirine antrenman dikirin ku her dijî tiya rojava bikin Kurda li wir bikujin ew jî hatin kuştin zelzelê de yani ev ya hezara jî esker hatiye kuştin kes vîya diyar nake yani tu zanî 11 welatê de bajar hebe yek eskerek jî tune ve êtir kar vedire em tev zanî jiyana me vî îşî derbas bû yani her jîkî Kurdekî lê hebe yani 10 Kurd lê hebe pêş esker heye yani goriya wî tu matematikê deynî ew 10 milyon yani şixasî têde yani ew zelzele wisa aqilane çûbû ez çawa bêjim wisa çûbû ku ev ya gelek deng ji wir de neketa ji bo Erdogan çünkü piştre ne çadır davan ne xwarin davan ne tiştekî danewan gelek rewşan zehmet bûn û ew xaniyê ku Erdogan iznawî dabû û ew jê re em dibêjin amnesty afû ji bo ku xaniyê xwe çekî mesela çîmento kiriye xanî ew ciyê ku xweyê şirketa ku xanî çêdike hatiye gotiye ki li vî ciyê ez zanim zelzele çêdibe lê dîsa jî afû bidem ez xanî li vir çekim Erdogan Rabia imza kiriye li wê derê ew jê ku zanin tê zelzele lê çêbe wir xanî çêkirine ev yek duyemî ekonomiya Tirkiye mahv bûye yani anha dolar peyda nabe yani banka pare tune ye enflasyon wisa bilind bûye bîyewkî Arjantin li dîsa jî Erdogan rabû got ku CHP Kemal Kılıçdaroğlu bi PKK re îş dike welatê me destê me diçe dengê xwe bidine min dengê xwe dane wî seta çil û nehûnî û çil û çar û tiştekî dane Kılıçdaroğlu ji bo mejiye devleta mejiye insanê Tirkiye'de dibêjî hema bila Kurd nebe xweyê hek ez birçiya bimirim jî ne probleme
هذا بروبلمك مازنه يعني نه چپیتیه نه راستیه يعني چپی ترکای حتی خرابتر جه راستی ترکای يعني تشتكي الدنيا ده ام دبيجم از جانور دومن بري دروش تمينه كده بقول الدنيا ده دبيجم حشنا بلانيت هنا بلانيت هم شو عاد بيجن كاك احمد بلانيت سياره بس مقاو شاشه دهن شو تركيا بالسريع خو بلانيتك يعني على الدنيا تنين يعني نو روجلات نافيره نو اسيا هي نو اوروبا هي يعني ولاتك سريع خويا جام شو هذه كارن تكنيك تشتكي بكن كو اف ولات رابش دنياي جبوكو اف حتى اف ولات هبه دنياي ارامي شنابه حق انسان شنابه çünkü em nizanım hiç abkin yani ليه داوي تشتيجي بيجم الدنيا ده هر جي استراتيجيك جي دولة تركيا يعني çünkü دز جاليكي ve بحر رشا بحر اسبيه اوديه سور كردي او جي بخيرا كردستان هي او چند كيلومتر كود اوروبا ده هي يعني او هر دو دايام وصادك كو دنيا خاجي بخوازه يعني خلد بيجي او جون بايدن اردوغان حزناك يا راسته لجو بايدن استراتيجيه جي تركيا حزتك يعني ام شخص اردوغان تشتكي استراتيجي جي تركيا تشتكي بو يوجد ام كل زعب حركه بكن زعب دقات حركه بكن çünkü eğer em vakti kuş dünyaya gele em ziyaretler mahfi zamanı koy kült بدن پیش yani em bejam Kürdistan ekser bu kadar atinin Türkiye dünyayı kesar kelime nake ve em bejam velataki federal em duazım belki şansa kemeye habe elur bisekna afwa بله مشكلة يا كاك أحمد هر بوجوره وكاكردو أما جي بيكر البرلمانا ئێستا ئۆردۆغان بۆ خۆی زۆرینەی دەنگەکانی هەیە ئەوە چەنێ تەئسیری ئەبێ لەسەر داهاتووی هەڵبژاردن ئەگەر هەتا ئۆردۆغانیش نەبێ بەسەر کۆمار ئەوە بەڵێ ئەوە مشکلەی گەورە دروستەکە هەڵبەت ئەردۆغان بە تەنها خۆی زۆرینەی نییە لەگەڵ حیزبی جەهەپە هەیەتی ئەو حیزبە ناسیۆنالیستە توندڕەوەکە لەگەڵ ئەوان هەیەە و ناببوورە مەهەپە مهبة بله لقل مهبة بله لقل مهبة بجداري اوان اتواني زوريني بيوي راسا چونكو استا سيستمي سروكايتي هي لتركيا اگر قليشداروغلو بسر كومار همو دسالاتك استا اردوغان هيتي قليشداروغلوش داي بي واو بزرري اكابيا اي تشيبكا اكابا لقل مهبة کە زۆریتیان هەیە لە پارلەمان ئەتوانن یاساکە دیسان بیگۆڕنەوە یان فشارێکی بۆ بێرن کە نەتوانێ قلیشداروغلو نەتوانێت کارەکەی بەڕێوە ببە ئەحمەدی کاک کوردۆ ببوورە قسەی سەرەکی کێیکە پارلمانێکا یاکو سەر کۆمەر نه ez dixwazim tenê bêjim ji bo ku yasa bê guhartin ji sisiya do gelekî ya hebe li parlamento بەڵێ سێ لەسەر دووی بس نایلە قانونی yani ji biryarê biçûk de AKP dikare karar bide yani afû ez tenê dixwazim wî bêjim بەڵێ سپاس بەڵێ وایە بۆ ئەوەی ئەو یاسانە بتوان بگۆڕێنی سەر کۆمار بگۆڕن ئەبێ سێ لەسەر دووی پارلەمان وایە زۆرینە نییە سێ لەسەر دووی پارلەمان ئەبێ ببوورە دوو لەسەر سێی پارلەمان ینی 75% تقریبا ئەبێ دەنگ بدات بەڵام 75% یان نییە کەوا بێ ناتوانێت ئەوە بکە ئەبێ بە مشکلەیەکی گەورەمە بەڵام ئەوەمان لەبیر بێ کە تورکیەی ئەردۆغان لە سەدا 90 میدیا بەدەست ئەردۆغانەوەیە ئێستا مەسەلەن قلیشداروغلو ناتوانێت بچێتە تەلەڤیزیۆنە عادیەکی تورکیا ئەو ئەندازە کە بەرنامە بە ئەردۆغانەدەن بەوی نادەن یعنی ئەو ئیمکانەتە کە ئیدەن بە ئەردۆغان بەویان نەداوە مشکلەکە ئەوەیە بەڵام من ئەو شتێک کە کوردۆوتی کە تورکیا وڵاتێکی نۆرمال نییە بەڕاستی وایە هینێ کراوە دەزانی ڕاپرسیە کراوە ماوەیەک لەمەوبەر ینی هەفتەی ڕابردوو سایتێک بە ناوی ئەلمۆنیتۆر هەیە ئەڵێ لە خەڵکیان پرسیوە مشکل چییە ئێوە بۆچی ئەچنەنە داوای چیەکەن ئاڵوگۆڕ پێک بێ لە سەدا 57 وتویانە ئابوووریە ئێمە باری ئابووریمان بگۆڕێ لە سەدا 16 وتویانە پەنابەرانی سووری پەنابەرەکان ئەو پەنابەرانە کە لە سووریەوە هاتوون و تەنها لە سەدا 3 وتویانە ئاسایشی نەتەوەیی گرینگە بۆ ئێمە وەلێ ئەردۆغان وای کردووە کە ئاسایشی نەتەوەیی بردووەتە سەرسەرەوە
دەڵێ ئەگەر ڕۆژاوا داگیر نەکەم ئەگەر باشوور داگیر نەکەم ئەگەر نەچم بۆ لیبیا ئاسایشی نەتەوەی تورکیا کەوێتە خەتەر وە مەخابن شتێتریشی وت کاک کوردۆ مەخابن زێهنیەتێک لە ناو شارۆمەندانی تورکیا هەیە کە لە زێهنیەتی ئەوانە تەواوی دنیا دوو بەشە یا تورکە یا غەیری تورکە ئەوەی کە تورک نییە دژ بەوانە و بە تایبەتیش کورد قوبوڵ ناکەن کە کوردیشیان قوبوڵ نەکرد مشکلە دروستەوێ لێرە جا بۆیە وەها تێکەڵ پێکەڵ بووە ئێستا لەو 3% وتویانە ئاسایشی نەتەوەیە 16% وتویانە کە مشکلی پەنابەرانی سووریەیە بە پێی ئەو ڕاپرسیە بەڵام لە ناو ئەوانە 71% وتویانە ئەبێ خێرا دەریانکەن پەنابەرانی سووریە خێرا دەریانکەن و بگەڕێنە دواوە لێ ئیستا ئەم لەم هەفتەی ڕابردووە کلیشداروغلو ئەوەی گرتووە بەدەستەوە کلیشداروغلو زۆر زیاتر لە ئەردۆغان باسی واکە کە پەنابەرانی تورکیا سووریە بڕۆنەوە بگەڕێنەوە وڵاتەکەی خۆیان ینی ئێمە لە وڵا خەریکین باسی وڵاتێکەکەین کە زۆر ئاڵۆزە بەڕاستی ئێستا کە ئەردۆغان ئەو هەمووە دژمنایەتی کورد دەکات خودی ئەردۆغان بوو کە نزیکترین کەسی کۆی هاکان فیدانی نرد بۆ ئیمرالی لەگەڵ ئۆجالان دانیشتنیان کرد لە تورکیا ینی بەڵێ سەرۆکی دەستگای ئەمنیەتی تورکیا هاکان فیدانی نردە ئیمرالی باشە بە هەموو دنیا ئەڵێ ئەمە تەرۆریستن بەڵام خۆی سەرۆکی دەستگای ئەمنیەتەکەی نێرێ بۆ ئیمرالی دەڵێ دانیشتن لەگەڵ یا قسە بکەن ئەویش ڕازی بوو خەریک بوون قسەکە بکەن بەڵام چییە ئەردۆغان لە هەموو شتی ئەردۆغان ماکیاڤلیستێکی تەواوە لە هەموو وەسیلەیەک ئیستیفادەکە بۆ بگە بە قودرەت کا کوردەوە یەک داوای لێبردن مەسلەیەکەیە کە باسیەوە کەنەڵەن کە لە تورکیا ئەردۆغان دەسەڵاتی بەسەر هەموو مێدیا هەیە بەڵام هەر لە دەستپێکی بەشی یەکەمی هەڵبژاردنەکانە پیشانیدا ئەردۆغان بۆ خۆی 51 ڕێیەکانی هێناوە لە لایەکی ترەوە ئەناتۆلی هاتوو ئەوەی ڕەت کردەوە ئەوە چۆنە ئایا جێگەی دەستگای دەوڵەتی یاکو داد ئەوەی وا دەسەڵاتی لەسەرەوەی هەیە و ئەتوانێ بڕیار بدا لە چه ئاسێکایە فەرموو من باش فێم نەکرد ئەناتۆلی نازام ئاگدار بووی 51 ڕێیەکان لە بەشی لە دەوری خولی یەکەمی هەڵبژاردنەکانە ئەگەر چاوت لە مێدیا کرد و توی کە ئەوە 51 دەنگەکانی هێناوەتەوە ئەردۆغان بەری ڕسمی ڕاگەاندنە ئەوە چۆنە ئایا دەسەڵاتی ئاناتۆلی یا مەسەن دەسەڵاتی شوێنێکی ترکە توانێ ئەو بڕیارانەوە لە مێدیا بڵاو بێتەوە ڕەدی بکاتەوە بڵێ ئەمەی کیان دروست لە چه ئاسێکایە ئەوە لێ دەرێ دەستگەهێکی ژێرە هەیە دەستگەهێکی ئەفۆرماسیۆن ئاژی دەست ئەفۆرماسیۆنە بێژن ئەردۆغان هەیە لورە یەک هەیە ناوی فەخرەتینە ئەو فەخرەتین ئاڵتون سەرۆکی دەرێ ئەو پیلانێکی چێ دەکات بەرێدە دەبێژێ مەسەلا وەختی ڕۆژا دەنگدانێ دەستپێکی دەژانە دوور ئاژانسیە دەبێژە ئەوی بێژە 16 ئەردۆغانە دوایە ئەوی بینن 5 دوایی ئەم مێزە بکەین کاچەوە ینی ئەو دەستگەها فۆرماسیۆنێ لەسەر ناوی ئەردۆغان قەرارێک پیلانێک چێکردنە مەسەلا ئیرۆ ئەمە ببینن سعات وەختی لە سوید بوو 5 ئەوێ دەستپێکێدە دەنگی ئەردۆغان گەلێکی بلند ببە ینی دەستپێکێدە گەلێک بەرز ببە ینی ئەوە ئیرۆ پیلانی وان بخواندوێشەوە پێچی پیلانکردنە لە سەرایە جەم ئەردۆغان بەری درۆژە کوتی سعات 5 ینی سعات 6 ترکیە ئەوێ دەنگی ئەردۆغان زۆر بلند شان بدن و هێدی ئەوی گۆری ڕەوشی هەرن ینی پیلانێکی وان هەیە ئەس هەموو شتاوەکانی کارمێژ ئەزام تو سبەی چاپدەکی لێ دیساژی بەلاودەکی لێ ئەس دەبێ بسەکرم ئەو بەری ئەو پیلانەکان هەمووتینە ئەوە قراری خۆدا بوو مەستا 49 چما 49 ji bo kuj dinyayê re bêje ez ne diktatörüm bibîne me bixwesta ji xwe li CNN de got me bixwesta min Erdogan got CNN de me bixwesta min karibû dengdan qazanc bike lê bu 49 û ez hirmetê dikim yani vî awayê dixwaze Joe Biden wana gazî wî bikin û F-16 silahê silahê xwe çekin hewa tiya balafir bifroşin wana parê xwe deyên bike çünkü parê nemaye li banka merkezî de yani Riksbank'ın yek kuruşek pare tine yani 410 milyar dolar
ئەو خزمی خۆ 400 هەواڵی خواردنە برنە یعنی کەس نزانێت کویە ئەو پارەیە یعنی کەسمە نزانێت ئەو پارێ تو هەری هەندێ ور ئەها دەبێژن ینی وەختی ساڵێ ڕۆژێکی وسە ساڵی هەفتێ و نەهادە چی بوو پارە لە قاسێدا نەما بوو اینجا ئەو سەفیری ترکیە فەقیر لە ژاپۆن لەویا معاشی خۆ بوو اینجا معاشیوی نەهات بەلکو هەفتەی قڕوشێوی کێم بوو جا ئەو باکەژی نەخۆسبی پارەی بدەوی ئەو زلامی خۆ ئەو ژنا خۆزاری خۆ برسی ماڵ ینی لە تۆکیۆ ینی ئەوژی دیرۆکە ترکادە یانی تشتی عجێبن ینی ئەو پارە خۆ خواربوون نەما بووش بۆ دیپلۆمات ینی بۆ سەفیر پارە نەما بوو جا ئەوە دەبینم لێ شتێکی دی خوازم بێژم ئەس بەردەوام کە ئەو شتێک و کاک ئەحمەد دەست پێ کرد لەسەر ئەردۆغان و پارلەمنتۆ مەسەلە چییە ئەها پارلەمنتۆ دە وەختێک و پرانی دەستی ئەردۆغان دەبی وچاخی ئەم نکار خەلنکارە یا ئەردۆغان ببە دادگەه ئەو پرۆبلەم هەیە ینی ژیاناوی غەرانتی دەبێ حتانی 4 ساڵ 5 ساڵ يعني او قال جيرينجا كاك احمد شنكي ابا وقتك بارلمانتو دستور ندي مثلا بيجم محكمين نافنا التوي لحاق ما في المروض ام بيجم قلت يا هنا كسمه سياسه مدار هاتنا كشتن الروجاوا جبوي دزغه كي تخوازل بكن مثلا او محكمه كي بكن وقال او بو خوازل وش اخيتي ما بارلمانتو بيجنا ام دن نادن يعني او في يمين مثلا قال السويد أنا السويد بندا تركيا برلمانتو قرار بده ببن اندام ناتو أجينا أو درمجي أفيجا برلمانتو دست أردوغان ده كارج بكو روشا قلشتار ولا خراب بك نهيله دنج جه يعني دنج بدن السويد يعني أو ليش عليك دي ليشي از وكي كردكي بفكرم أنا وكي إكسبرتك من أخافتن كده بس وكي كردكي أخافتن بكم بلكي أو روش باشتر ببي بكردا يعني روشا كو أردوغان برلمانتو دستي بيده وجبالكو اگر هر او آلية ديجي قال لك نجات برست او قوة وازيدة ببا وش احتياجهم بكردان عمينة يعني حقيقة بلكي ام زحمة بباش بويما يعني از هيجي من او اناليزي خود صد من اناليزي خود داوي تشينا كده جبالكو وقتكو بارلمانتو دست اردوغان دبي او جي فهم دكشخامه كده كو افروش نرحت احتياجي بكرداها دویمینجی شرکی گران نافخوشی نابل ترکیه یعنی اگر کو اردوغان زان پارلمانتوش دستیوی هره او زانه کو جیاناویت که و روشکی خراب تیوی تسلیم جیا بکن حتی بخن زندانی جناوی خانماوی امینه و زاریوی وان کسی دیتر لوقت کو پارلمانتوی دا پرانیاوی هیا بلکی اگر کو یعنی به حمدی روجا بازاره دنگدان هندا بکی او دکاره قبول بکن نتیجه دنگدانا رئیس جمهوریت کمال کلشدارoglu اگر هر دو لایه هندا بکره وشاخ قبول نذكر او زلامي خوي اسلاميست بانيا استرجع عليه اسطنبول وشر بكره الانقره او سادات واغنر خو بانيا ونزانم شي بكره يعني بلكي جبوي ديمقراطيه تركيا وها باشتر بانها يعني او دويره وشطايبتي ده جبوي كما قلشتو جي باشتر به ام زانن يعني بس ابا يرو تخمينا من اللي هفتيابي از قالك تش زعتر زانو بله ايوا اگر كري بيناسيكش مان لسر كمال قليشتاروغلو بدن كأيو باسان كردوا أو بخوي شخص كسايتي كي دوبشة تواني هم للايك وكو رئيسي نيونتوي بلايكي تريشا وكو بناسي كي تايبتي تان كردوا أو شون كسيكا شون شخصيتك أجر بتوانه ببه سر و کمر چالو گوره کتوانیم که بینت آرا یا زور لعن الان فرقی لبینی اردوغان و کمال کلیساروغلو نیا آیا چونه اگر بیت سر و کمر کاک کردو بله بله فرقی که مزن هی بری هر تشتی کردی روجاوا و باشور حتی دبن يعني او گلکی گرینگه يعني سياسة الدربة وكمال كلشداروغلو قراندن ويشي بك دويمين كمال كلشداروغلو شخصا اصلي كرده وهر شخص جيبه انسان كي نرمه دخوازه مثلا كردي مثلا عاشتي حال بك ما بروبلما كردي قبول بك نكو ترور دبيجه اردوغان دبيجه بروبلما كردي تنه ترور هي يعني مثلا كردي وترور دكي عيني تشتكي واز باورم جي كمال كلشداروغلو دخوازه كو زمان كردي رسمي ببه يدي رياسة دولة تركيا ده وإنسان كي نرمه إنسان كي قداري دكه
وحرمەت تاوی گەلێکی هەیەش بۆی وان کەسێک و جوودانێ مثلا ئەو کەسێکی وایە حەکوت ئەز عەلەویمە ئەز نەحسونیمە و ئەز گەلێک سەربلندم وانها براستیژی ئەو نەتەوێن جوودا لە ترکی نزیکی هەف کردە ئەوەژی خەباتێکی گەلێکی گرنگە یعنی ئەز بۆی کووردا دایم هەموو بەنامەی کوردستانێدا دەبێژم تەلەڤیزیۆنێدا دەنگی خۆ بدن کەمال کلشدارۆڵۆ لە دەنگی خۆ نەدن جەحەپە یعنی فرقا پارتیاوی وی شخصی لاوە هەو نەخن چونکی دۆستە مەیەگەلێک مشتەرەک هەنە ئینسانکی پڕ نەرمە و ئینسانکی باشە هومانیستە دالای لامایە تورکیەیە سوسیال دموکراتیشن کا کوردۆ مەگەنا ڕاستە ئەوژی گرنگە کاک ئەحمەد قەیرانی تورکیا زۆر قوڵە 44% ئێستا هەڵاواسان لە تورکیا هەیە ئەوە زۆر هێزگار زۆرە ئێستا قیمەتی لیر لە ئاستی دراوەکانی نێودەوڵەتی زۆر دابەزیوە توانین بڵێن بۆ بە هیچ خەڵک لەباری ئابووری و وەزیەتێکی زۆر ناخۆشیان هەیە هەر بە بۆنەی ئەو قەیرانانەوە دروست کراوە ئەو لایەنەی وە تورکیە زۆر ئەیتوانی پارەی پێپیاکە توریست زۆرتر کەمەکەن ڕووەکەنە تورکیە بەهۆی ئەو بڕیارانەوە ئۆردۆغان داویەتی وە زۆر شتی تر کە زۆرتر ئیسلامیستی کردووە نازانم دەسەڵاتی زۆر بووە بەسەروانە زۆر توریستیش کەمترە چێ بووەوێ کە دێتە ئەو بابەتەوە لەو بابەتەوە ئەگەر کەماڵ کلیکچارگڵ بێتە سەرکار چنێکە توانێت ئەم شرایەتە بگۆڕێت و تورکیە لەو قەیرانی ئابووری لەو قەیرانەی وا ئێستیا خەراریگرتووە بێنێتە دەرەوە دەزانی ئەم مەسلەی نەمانی ئەردوغان و هاتنی قلیچدارۆغڵو عوسمان بایدەمیر کە پێشتر شارەداری دیاربەکر بووە ئامێت قسێکی باشی کردووە ئەم ڕۆژانە هەموو میدیاکانی دنیا بڵاویان کردوێتەوە دەڵێ ئەگەر قلیچدارۆغڵو هەڵبژێردرێت دەرگای بەهەشت ناکرێتەوە بەڕووی ئێمە بەڵام ئەگەر ئەردوغان هەڵ نەبژێردرێت دانیکەم دەرگای جەحەنەم دادەخرێت ئەوە لەباری ئابووریشەوە وایە ئەردوغان چی کردووە ئەردوغان لەباری ئابووریۆ چەند کاری کردووە یەکەم گەندەڵیەکی زۆر هەیە لەناو خودی بنەماڵەکەی خۆیە یعنی زاواکەی مناڵەکانی کەسوکاری دەوروبەری و حیزبەکەی پارەیەکی زۆریان سرف کردووە و دەربەسی ئەوە نەبوون کە مەسەلەن خەڵک برسی بن یا برسی نەبن ئەوە یەک دوو بەشێکی زۆری بودجەی ئەرتەشی تورکیە ئەچێ بۆ ڕۆژاوای کوردستان ئەچێ بۆ باشووری کوردستان ئەچێ بۆ لیبی ئەچێ بۆ دەرەوە بۆ شوێنی تر بودجەی ئەرتەش ئەم دەوڵەتی ئەردوغان دەیەوێ حکوومەتێکی ئیسلامی نەوعی ئیخوان الموسلیمین دابمەزێنێ دەسەڵاتی سەربازی خۆی بڵاو بکاتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەفریقا بەڵام باری ئابوووریەکەیشیان باش بێ ئەوە یعنی ئەو معادلە بە یەکەوە جۆر دەرنایە تۆ ناتوانانی ئەو کارە بکەیت بە تایبەتیش ئەگەر دموکراسی نەبێت لە ناو وڵاتەکە ئەگەر ئەردوغان بیتوانایە لە ناو وڵاتەکەی خۆی نەوعێک دموکراسی دابمەزێنێ ئاشتی بکاتەوە لەگەڵ مەسەلەن لەگەڵ گەلی کورد یا لەگەڵ بەشێک لە کۆمەلگای تورکیا ئەیتوانی کارێ بکە یەکێ لەو کەسانەی کە زۆر زوو لە ئەردوغان جیابووە عەلی باباجان بوو ئەوە کا کوردۆ باشتر دەزانێ عەلی باباجان مامۆستای ئابووری ئاکەپە بوو و بەشێک لە ئابووری ئاکەپە یعنی ئەو ساڵانی ئەوەڵ وابزان وەزیری فینانس مینیستەر بووە وەزیری دارایی بوو کاروبارە دەربە و فینانس بوو بەڵێ وەزیری فینانس یعنی دارایی جا وەختێکە ئەو تەمەشای کرد ئەو شتانە کە ئەردوغان ئێڵێ لەگەڵ سیستمی اقتصادی دنیا و تورکیەش نایەتەوە مەسەلەن بۆ نمونە دەیانەوێ هین ببەنە سەرەوە سوود ببەنە سەرەوە سوودی بانکی ببەنە سەرەوە ئەردوغان دەڵێ نابێ ببەنە سەرەوە دەبێت لە خوارەوە بێ قوربان بەدەست تۆ نییە بەدەست من نییە بەدەست بازارە ئەبێ بزانین بازار چۆنە بارودۆخی ئابووری چۆنە بەپێی ئەوە خوار و ژووری پێ بکەین بانکی ناوەندی لە وڵاتانی تر مەسەلەن لە وڵاتی سوێد یا لە هەڵ وڵاتێکی تر ئەوانە بڕیارەدەن بەڵام ئەردوغان خۆی بڕیارەدا کە نا بیبەنە سەرەوە بیبێنە خوارەوە ئەوەندە بودجە دابنێن بۆ فلان شت ئەوەندە دابنێن بۆ فلان شت
یعنی یەکێ لە مشکلاتی ئابووری تورکیا ئەوە بووە کە ئەردۆغان کە خۆی ئابووری نازانێ دەخاڵەتی کردووە لە ناو کاروباری ئابووری وڵات و ئەو کەسانەی کە پسپۆری ئابووری بوون وەک نمونە علی باباجان مەسەلەن ئەوانەی دەرکردووە کە ئەلان علی باباجانی شوێتە ناو ئۆپۆزیسیۆنەوە بۆیە بەڵام یەکشی تریش هەیە کاک مەحیا ئەویش ئەوەیە بارودۆخی جەهانی یعنی شەڕی ئوکراین کێشەیەکی گەورەی دروست کردووە هەم شەڕی ئوکراین و بەل لە شەڕی ئوکراینیش پەنابەرانی تورکیە و سووریە و شەڕی سووریە مشکلی ئابووری گەورەی دروست کردو بۆ تورکیە و ئەو وەزعەکە پێشی هێنا بۆ پژگیریکردن لە داعش و لە ڕێگایدا داعشەکان بێن بڕۆن و ئەو وەزعی کە لە سووریە دروست کرد هەموو ئەمانە باعثی ئەوە بوو کە بارودۆخی ئابووری تورکیە بەرەو خراپی ڕۆی و ئەمجار سەرمایەی گەورەی ناونەتەوەیی ناچن سەرمایە دابنێن لە وڵاتی تورکیە چونکو ئەترسێ ئەگەر ئەم وڵاتە بکەوێتە سەر ئیسلامە توندڕەوەکان سەرمایە ئێمە چی لێ دێ بەشێکیشی ئەوەیە کە لەباری ئابووریەوە وەزعی تورکیە بەرەو خراپی دەڕوە. بڵێ کا کوردۆ لە ئەوانەی کە ئەوانەی وا بۆ کاندید بوون بۆ سەرۆکۆماری یەکێک لەوانە کەسێکە بە ناوی محەرەم ئینجی وایە بەڵێ محەرەم ئینجی ئەو بەو جۆرەوە پێشتر لە باڵی ئۆردۆغان بووە بەڵام ئێستا ئێوێ بەلایەن بە وەزارێکیش من ئەوە بزان تەلەڤیزیۆنی سوێد ڕایگەاند کە بە هەواداران و بەلایەنگرانی خۆی وت کە ڕێی بە ئۆردۆغان نەدەن ئەو لایەنانە چنێت ئەسیریان لەوە بێت کە ئاستی ڕێیەکانی ئۆردۆغان بێتە خوارەوە بەری هەر تشتی محەرەم ئینجی ینی یەک چار حەب کەسێک و کاندیدی خۆدانی بوون بۆ سەرۆکۆمارتی ئەو کەس بەرێژی جەهەپە بوو پارتیا سۆسیال دموکراتە بوو بەس جەهەپە عاجز بوو چوو پارتیێکی نو خۆدانیە لێ ئەو باوەرم ینی ئەردۆغان دەخواست ئەو کاندید بێ بەچونکی ڕۆژنامەی ئەردۆغان هەموو پرۆپاغانداوی دەکردن دواییژی هەنێک کەسێک وژی حەز ناکەن ڤیدۆیەکی وی ئەم چاوا بێژن هەیرە تەربیامە هەیە ئەمزان چاوا بێژن ڤیدۆیەکی ڤیدۆیەکی وی چاپکردن ینی ژنێکی کورنە ژناویە گەلوی يعني اللي تركيا تشتي وصا قال لك نورمال وقت تجي عاجز تبي تشي فيديو تشتكي بيداتكي وبلعبتكي او انا ويدر خستم بشتوي او استفاء خدا قلت از ناخذم از نكانديد ميدي لان نيغوتيه دنگي خو بدن اردوغان اساس و نيغوتيه دنگي خو بدن كليشداروغلو يعني اللي دنگي بوركيمبو يعني تسيراوي لسر دنگدان تنيه يعني او يك ديامينجي يعني او سینان اوغان هبو او کسی که نجات پرست بو کاندید بو او چولای اردوغان آنها دولتا ام دیویژن يعني ابو كردك اخافتم بكن دولتا كور يعني ديب ستيت اللي هو دبيجي كو او سینان اوغان نجات پرست بو و حواله كيوي هي او تركيا قال لك تي ناس كرن او جي نجات پرست كي مش حزبك دانيال تجي خلق سوريا حزبك ثاني اميد ازداغناوي يعني ثاني جوي بنابرجس بنابري سوريا زهر المالي وكرد حقيقة نقرن جبوي هاتي الدنيا إنجا بافيوي ميتوزدا صار الشيستي ده إيكو عدنان مندرس وأنا عيدام ذاكرن بافيوي وياك جوانا أو شون كودتا شكرن بس أو كابرا لطوكيو هاتي الدنيا بو سفير جابان بافيوي اللي تركيا واير خلق عيدام دكي دواي خلاد انت تدبي سفير وتواجد دبن أو أفيوي يعني بافيوي جي نجات برستكي قالك خراب يعني بشوكاتي عم تبي رامن إنسان كي كلكي يعني وكي تركيش هي كاك أحمد جبار سنة وانا هذا ويبو يعني قال هاو شكل موجودة أو كسانة أواجي ديارك ودولتها كور وكي أزبيجم ترجمة كردية أزبيجم عنها دولتها كور جيري قلتي حر لاي كمال قلشدار ولو خني هم أولا هذا نجات برست هبن وهم جي لاي أردوغان هبن يعني كي قازانش كر جبوي وانك وناسيوناليست كان 50-50 قازانج يعني جبوي والله خاو مرزكي او بوكا اتواني بيت لقال لبالي كمال خليصار رغوبه بشرتك واز لكردكان بينت يعني شتيكي وايش باس كردوا سيزان بوتويتي بيمانك شكريه حفت نقطوي هي يعني دو خالوي ديجي كردايا يعني يقلوا عند بيجي او كسيكو رئيس بلديه وام بيجن كرده اجر وان نهلا يعني كاريوان ببنا محكمة بلا محكمة قرار بدأ أو دكارة دوام بك أنجينا يعني
وەکی تێزانین ساڵا 2019 ده وئی حتا ئیرۆ هەشتێ ڕئیسێ بەلەدیە کورد ji HDP wan ji karê wan girtine wezîrê navxwe Süleyman Soylu qerar derxistiye gotiye evane ev xelkê temsîl nakin ev ya terorîstin şûna wan de ya leşkerekî Türk alîne danîne gotiye reîsê belediyê ew kabraya digiştî ev ümîd bije gerek ew tişt berdewam bike yani awekî edebî nivîsiye bes mana wî dawiya dawî ew e ku ew qerarê ku Erdogan wan dane berê yani Kurd eger tu Kurd çünkü dibêje Kurd her serê çiya şah terörist e Kurd siyaset bike terörist e Kurd bibe reîsê belediye terörist e yani ev 100 sale vî ew wî dişan dide yani ev wextê ez Ümîd Özdağ yani ev nijadperestê ku vêga bûye hevalê Kemal Kılıçdaroğlu wextê ez wî dibînim hemû dewleta Tirkiye 100 sal dibînim yani her tiştê de heye ew kabra yani ev jî lê ez dîsa jî baş dibînim ku evî çünkü xelkê ku nijadperestê ku deng dabûn Sinan Oğan ji bo xatirê Ümîd Özdağ deng dabûn wî ne ku ji bo Sinan bû Sinan eslî wî Azerî ye ew jî ew jî seta pênc gotin deng girtiye bes interesant e dixwazim detayekî bêjim yani wextê ku te berî anha basa Anadolu Ajansî kir te gotî ewane seta pêncî û yek û seta pêncî plan dest pêkirine lê eger tu ew roj dîqat bikî saet 6 êvarê televizyonê mêzeke hemû qenalekan û Anadolu Ajansî herkes dengê wî tê guhartin bes êkak Sinan 5.3 dimîne saet 6 hetarî rojalî saet hêjî 5.3 Garantî girtuwe bo xwe berî here dingdan yani hêj sandık ve nebûne 5.3 bû anha jî yani çawa dibe yani carekî nabe 5.4 bele evet yani diğer dibe ku çawa karar dan yani ew dengê heqa nebû azim wî bêjim yani ew dengê Ümîd hebûn ew dengê Ümîd ew here ba Kılıçdaroğlu dengê Sinan jî gotiye Erdogan gotibû eger tu neylaye min qasetekê te heye laye min ez wî qasetê derxim ji bo wî çû pêre imze kir mesele ew bû yani Kak Ehmed ew pirsyara duayê hela kak Kurdoş ekem ewîş meseley ew ye ke Erdogan zor lempera xate ber ewê ke وڵاتی سوێد ببێ بە ئەندام لە ناتۆ و کێشەی دروست کردووە و زۆر هەوڵەدات ئەمە زیاتر شتێکی سیاسیە ئێوێ بەدەستیەوە بگرێت لەو پێش لە انتخابات چونکی خودی لە سوێدی زۆر باس لەوە کرێکاڵێن ئەگەر ئەو دەوری انتخاباتە تەواو بێت ئەو هەڵبژاردنە تەواو بێ سوێد دەچێتە ناو ناتۆ لەم بابەتەوە قسێ بکە جا دوای دێمەوە بۆ لای کاکردۆ فەرموو زانی ئەوە دیارە هینەکەمان بەرەو کۆتایی ڕوا من حەزەکەم یەک زۆرمانەمە پێشەوە جوابی سوالە بدەمەوە ئەوەیش ئەوەیە کە ئەم ئاڵوگۆڕەی کە پێکات کە سینان ئۆغان چوو بۆ لای ئەردۆغان و لەو لایشەوە ئۆمێد ئۆژداغ ئەو هات بۆ لای کە سەرۆکی حیزبێکە بە ناوی زەفەر ینی سەرکەوتن هات بۆ لای قلیچدارۆغڵو و ئەمە کێشەیەکشی بۆ کوردەکان دروست کردووە چون بەداخەوە لە دەرەوە ئەوانەی کە دوورن لە سیاسەتی تورکیە یان ئەوانەی ئەجندایەک بە دوای ئەجندایەکدا دەڕۆن دەڵێن ئەها ئەوە خەیانەتەکەن بە کوردستان خاین بە کورد لە هەردوو لا هەیە لە بلای ئەردۆغان زۆرتریشە لە لای قلیچدارۆغڵوش هەیە مەسەلەکەەوە نییە بەڕاستی مەسەلەکە ئاڵۆزبوونی بارودۆخی سیاسی تورکیەیە و هەر لێرە حەزەکەم ئاماژە بە ڕۆمانێک بکەم ڕۆمانێکی بەختیار عەلی وابزانام ساڵی 2020 دەرچووە 2021 من خوێندومەتەوە ڕۆمانێکی زۆر زۆر گەورەیە 700 لاپەڕەیە بە کوردی بە ناوی داگیرکردنی تاریکی ئەگەر داگیرکردنی تاریکی دەخوێنیتەوە دەزانی لە کۆمەلگای تورکیە چۆن دەڕوانە مەسلەی کورد و هەتا تۆ نەزانی بە تایبەتی لە تورکیە چۆن ئەڕوانە مەسلەی کورد کاری بەوە نییە کا کوردۆ باشی وت ئەم کوردە چەکی بەدەستەوە بێت تەرۆریستە چەکی نەبێت تەرۆریستە شارەدار بی تەرۆریستە ئەندام پارلەمان بی تەرۆریستە نووسەر بی تەرۆریستە کوردۆ باکسی بی تەرۆریستە دەزانی ئەمە هەموو ئەوە دەبێ ئینسانە واڵۆزیە تێبگا لەسەر مەسەلەی ناتۆ دیسان هەر با قسەیەکی کە کوردۆ بگەرمەوە لە یەکێ لە ڕۆژنامەکانی سوێدا وابزانام لە ئافتۆمبلادت بوو 6 مانگ بەر لەمە باسی کرد و پێشنیارێکی کرد وتی من پێشنیارەکەم پرسی چوونی سوێد بۆ ناتۆ بخەنە دوای هەڵبژاردننی تورکیە و
ڕاستیەکەی چەند سیاسەتمەداری سوئێدی بە تایبەتی سۆسیال دموکراتیش وتیان وەڵا کوردۆ ڕاستەکە ئەو چونکو ئەردۆغان چی کرد ئەردۆغان پێویستی بە سوئێد بوو بۆ ئەوە کە سەرۆکوەزیری سوئێد لێرەوە لە ستۆکۆلمەوە بباتە ئیستانبول یا ئەنکارا چوو سوکایەتی پێکرد دەزانی وە فشاری بۆ هێنا و وەزیری دەرەوەی ئێرەی شوو بۆ ئەوێ لەوێش سوکایەتیان پێکرد بردیان قسەیان پێکرد لە ئینتەرویۆیان لەگەڵا کرد کە زۆر خراپ قسەی کرد و تورکیا ئەیزانی ئەردۆغان دەیزانی بەوە کە سوکایەتی بک بە سوئێد بۆەوە فشار بێرێ بۆ سوئێد کەوە تێرۆریستەکان بخەنە دەرەوە لە سوئێد کە ئەو تێرۆریستانە ڕۆژنامە نووسن نووسەرن هێندێکیان کورد نین ئەسڵەن تورکن هێندێکیان ئەسڵەن هیچ پەیوەندیەکیان لەگەڵ پێکاکاشیان نەبووە دەزانی یعنی معلوم بوو لە ڕۆژی وەفاتکردن دانێکیان وەفاتی کردە ڕاستە بەڵێ جا بۆیە من قسەکەم تەواوەکەمی تر بۆیە من پێم وایە ئەردۆغان زۆر زیرەکانە ئیسیفادەی کرد لە مەسەلەی داواکردنی سوئێد بۆ چوونی بۆ ناو ناتۆ و تا ئێستاش معلوم بوو کە و قازانجی کرد بەداخەوە کاتم زۆر نەماوە کا کوردۆ هەم پێمان بڵێ کە بە باوەڕی تۆ نەتیجە انتخابات چۆنە بێت ئێستا کە تەواو نەبووە ئێستا انتخابات لە ئارادایە و هەم لەسەر ئەم مەسلەی ناتۆی شاگەر کرێ بە کورتی چونکی کاتم زۆر نەماوە فەرموو 16 باوەڕ دەکەم ئەردۆغان قازانج بکە دەنگدان لە تورکیا و 16 کەمال کلشتار ئەو بەرسفامنە یەکەم دویەمین مەسەلا ناتۆیەدا وەکی من بەریاوێک ئاژی گوت ئەنها ئەگەر ئەردۆغان قازانج بکە هەموو داژی بکە ڕئیسی جمهوریەتی وچ پارلەمەنتۆ دەستی دەبینە قەرارێ پارلەمەنتۆ تورکیە ئەنها دەدەستی ئەردۆغاندەیە اینجا ئەگەر ئەو بخوازش بۆ کلشتار مشکلە دروستکە ئەو نای لە سوید بەندامی ناتۆ دیەمین ئەنها لە ئەمریکا کۆنگراوی کۆمیسیۆنی کاروبارێ دەروە سەرۆکاوی سەرۆکی ڕۆژنامە پۆلیتیکۆ دە ڕۆژە چارشەمە هەفتن کرد بۆ پێشەم بوو دەبێژێک و ئەمە حاضرن سیلەحەیە F-16 بدەن تورکیە ینی باڵافر فڕۆکەی جەنگی پەیمان ئیمزا بکە یعنی پەیمانە سوید ئیمزا بکە یعنی ناینە خاپاندن بەرێ دەوڵەتە تورکیە ژوانە دەگۆن چێکن ئەمێ دوایی چێکن بێت دەبێژن نا یعنی ئەو پڵ باڵکێش بوو ئەو جملاوی دەبێت تورکیە ئەولی یەکەم ئەولی تورکیا ئیمزا بکە تەسلیم بکە پشترە ئەم دکارن مناقەش ئەو و ئەو شتێکی نوێە لێ ئەس باوەرن دکەم کوتی ئەمریکا گەلێک زۆر بدە تورکیە و هەر وسا ماجاریستانژی مایە دەبی مەسەلەیەدا لێ ئەگەر کەمال کلشتارەوە قازانج بکە سوید زووتر ببێ ئەندامی پارلەمەنت ئەس لەور بستێکم گەلێک سپاس بەڵێ زۆر زۆر سپاس بۆ ئەوەی بەڕێز کاک کوردۆ باکسی نووسەر و ڕۆژنامەوان هەروەها کاک ئەحمەدی ئەسکەندەری نووسەر و شرۆڤەکاری سیاسی بۆ بەشداریتان لە بەرنامە زۆر سپاس زۆر سپاس ڕۆژ باش سلااو بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەو جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەو جارەی دیالۆگ هەتا دیالۆگی تر ڕۆژ و شەوێکی خۆشان بۆ باوە دەخوازن.